نزیکەی 11 مانگ بەسەر هەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق لە مانگی ئۆکتۆبری ساڵی ڕابردوو تێدەپەڕێت. هێشتا لایەنە سیاسیەکان بە تایبەتی شیعەکان لە نێو ماڵی خۆیاندا ناکۆکن نەگەیشتنە ڕێککەوتنێک بۆی کە بتوانرێت حکوومەت پێک بێنرێت. لە ماوەی ڕابردوودا خۆپیشاندان شەقامەکانی عێراقی تەنی بوو. ئێستا بێدەنگی بەڕەوتی سەدرەوە دەبینرێت و چوارچێوەی هەماهەنگی شیعەکان خەریکی ئامادەکاری و دەستپێشخەریە بۆی کە بتوانێت پرسی پێکهێنانی حکوومەت یەکلایی بکاتەوە. ئایا سەدر بە مرجەکانی چوارچێوەی هەماهەنگی ڕازی دەبێت؟ لەم نێوانەدا چی دەگوزارێت بۆی کە بتوانێت چەقپەستووی سیاسی عێراق لەمە زیاتر پرسی پێکهێنانی حکوومەت دوانەخات؟ بەڕێز محەممەد حەسەن ساعدی چاودێری سیاسی لە بەغداوە لەگەڵم دەبێت لەگەڵ بەڕێزیان زیاتر شرۆڤێن بابەتە دەکەم. بەڕێز محەممەد حەسەن ئەم کاتت باش. دەستپێشخەریەک دەبینرێت لە نێوان لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی وەروەها سونەکان و کوردیش وەکو پارتی دموکراتی کوردستان. پێتان وایە ئایا ئەو لیژنە سێقۆڵیە دەتوانێت لەگەڵ ڕەوتی سەدر کۆ ببێتەوە؟ سەدر ئامادە دەبێت لەگەڵ لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی بە تایبەتی کە لە نێو لیژنەکەدان گفتوگۆ بکات؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، سڵاوتان لێبێ، سڵاوی تایبەت بۆ بینەرانی کوردستان 24. بەڕاستی ئەوەی کە بەڕێز حەلبووسی کە دەستی پێکرد بە گفتوگۆکردن و ئەنجامدانی چەندین کۆبوونەوە لە هەولێر لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و بەڕێز سەرۆک بارزانی، با بڵێن دەستپێکێکی نوێ بوو بۆ ئەوەی کەوا بگەڕێنەوە بۆ کۆبوونەوەکانی پەرلەمان و هەروەها ئاراستەیەکی نوێی تازەی کاکردن لە ئەنجومەی نوێنەران بێتەکایەوە بۆ یاساکان دەربکرێن دووبارە و هەروەها بڕۆن بۆ ئەوەی کەوا کۆبوونەوەیەک ئەنجام بدرێن ئەنجومەنی نوێنەران تاوەکو ڕێکارەکانی دروستکردنی حکوومەت بڕاتە پێشەوە. بۆیە هەنگاوێکی گرنگ بوو و بڕینی چەند بربەستێک بوو لە پێش پێهێنانی حکوومەت. بەڵێ ئەمڕۆ ڕەنگە ئەم سێلایەنە کە بریتین لە سادە و هەروەها لە چوارچێوەی هەماهەنگی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەنگاوێکیان ناوە بۆی چارەسەری کێشەکە بکەن و هەروەها بنبەستە سیاسەکە کۆتایی بێبێنن و هەروەها هەنگاوێ بەهاوێژن بۆ ئەوەی کەوا حکوومەت دروست بکرێت. من ئەمە پرسیارێکم، یعنی بە بڕوای من ئەمڕۆکە لەم کۆبوونەوەیە کە لایەنە کوردەکان ئامادەن، ئایا ئەمە ئەنجام دراوە بەبێ بوونی گڵۆپی سەوز؟ من پێم وانە، پێم وایە سەدر گڵۆپی سەوزی داوە بۆ ئەوەی کەوا ئەم هاوپەیمانانی کە پێشتر لەگەڵ ئەودا بوون بێن حکوومەتەکە پێک بێنن. ینی بە بڕوای من هەماهەنگی هەیە لە نێوان سەدر و پارتی دیموکراتی کوردستان و سیادە. بەڵێ باشە، دەنگۆیەک هەیە کە چوارچێوەی هەماهەنگی باس لە گۆڕینی کاندیدەکەی کە محەممەد شێع سوودانیە بۆ پۆستی سەرۆکوەزیران دەکات. ئەگەر چوارچێوە بەم شێوەیە ئامادە بێت، سەدر ڕازی دەبێت؟ ئایا کێشەی سەدر کاندیدەکەی چوارچێوەی هەماهەنگیە پرسی دیکە لە پشت ئەم ڕووداوانەوە هەیە؟ بەڵێ ئێمە ئەمڕۆ قسە لەسەر کۆمەڵێک چوارچێوەی یاسایی و دەستوری دەکەین. چوارچێوەی هەماهەنگی ئەمڕۆکە تاوەکو ئێستاکە سوور نەسەر کاندیدەکان کە سوودانیە. بۆیە ئێستاکە کۆمەڵی هەنگاوی یاسایی و دەستوری هەیە دەی هاوێژن بۆ ئەوەی کە کاندیدەکەیان پێشکەش بە پەرلەمان بکەن، پاشەوەی کە سەرۆکۆمار هەڵبژێدرا بە تایبەتی پاش کۆتای هاتنی چلەی ماتەمینی کە تەواو دەبێت. بۆیە ئەو هەنگاوانی کە وا چوارچێوەی هەماهەنگی داهاوێژە تەواو یاساییە و پەرلەمانش دەبێت ئەم هەنگاوانە بە هاوێژە بۆ ئەوەی کەوا ڕازی بێ بە کاندیدی گەورەترین کوتلە. بۆیە پێم وایە ڕێککەوتنێک هەیە لە نێوان لایەنە کوردەکان لەگەڵ سونەکان و لەگەڵ شیعەکان بۆ ئەوەی کەوا ئەو کاندیدی کە کاندیدی چوارچێوەی هەماهەنگی سوودانیە ڕەزامەندی لەسەر بدرێت و بێتە سەرۆک وەزیرانی داهاتووی حکوومەتی عێراقی. بۆیە من پێم وایە هێزە کوردەکان لێرەدا کاریگەرن و پێم وایە کەوا ڕازێ بن بە سوودانی بە شێوەیەک لە شێوەکان بۆی حکوومەت پێک بێنێت. بەڵێ هەوڵەکان بەردەوامن بۆ کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دوای کۆتایی هاتنی مەراسمی چلەی ئیمام حوسێن. پێتان وایە ئەم کۆبوونەوەیە دەکرێت یاوەکو پێشووتر کە سەدر پەنای بردە بەر شەقام و کۆبوونەوەکانی پەرلەمانی پەکخست جارێکی دیکەم ڕووداوانە دەبینینەوە؟ بەڕاستی بەڕێز سەدر پێم وایە کەوا هەموو وەرەقەکانی خۆی بەکارهێناوە لە ڕابردوودا و نەیتوانی و هیچ کاریگەریەک دروست بکە و هیچی لە دەست نەماوە جگە لە بەکارهێنانی شەقام و ئەمڕۆ چوارچێوەی هەماهەنگی وەکو هێزێکی سیاسی بە هەموو شێوەیە ڕەتیەوە دەکەنەوە هەڕەشە لە دامەزراوە سیاسەکان بکرێت و پرۆسی سیاسی پاک بخرێت. بۆیە ئێستاکە تاکە چارەسەر ئەوەیە کەوا هێزە سیاسەکان بێن حکوومەت پێک بێنن بابەتی هەڵوەشانەوەی پەرلەمان ئەوانە کە تا ئەندازێک کۆتایی پێهاتووە. ئێستاکە هەمویان پێداگیرن لەوەی کەوا سیستەمەکە بگۆڕدێ
و یاسای هەڵبژاردن بگۆڕدرێت و ئەکرێت هەڵبژاردێکی ئەنجام دێتەوە بەڵام ئەبێت پەرلەمان دەست بکاتەوە بە کۆبوونەوەکانی حکوومەتێک پێک بهێنرێت و دروست بکرێت پاش ئەوە دەشێت گفتوگۆ بکەنەوە لەسەر ئەوەی کەوا بە چ شێوازێک هەڵبژاردنێکی دیکەی پێشوەخت ئەنجام بدرێت بەڵام ئەوەی کە ئێستا گرنگە ئەبێ ئەم بارودۆخە تێپەڕێندرێت ئێمە ئەمڕۆکە لە بەردەم سەدرا هیچ بژاردەیەکی دیکە نابینم جگە لەوەی کە دەستکا بە گفتوگۆکردن لەگەڵ چوارچێوە هەماهەنگی و لایەنە سیاسیەکانی دیکە ئەمڕۆ شتەکە تەنیا لە نێوان چوارچێوەی هەماهەنگی و سەدر نییە بەڵکو هەموو لایەنە سیاسیەکان بەیەکەوە دەیانەوێت بارودۆخەکە بەڕەو هەنگاوێکی دیکە بڕوات لە چوارچەوەی پاراستنی نیشتیمان. باشە پێتان وایە لە ئەنجامدا ئەگەر ئەم لایەنانە توانیان بگەنە ڕێگە چارەیەک بژاردەکان کامانن هەڵۆشانەوەی پەرلەمان و ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختەیە یاوەی کە حکوومەتێکی کاربەڕەکە دروست بکرێت بتوانن سەرۆکۆزیران و پۆستی سەرۆکۆماری کلای بکەنەوە دواتر هەنگاوەکانی دیکە هەڵبگرن. نەخێر من پێم وایە چارەسەر یەکەمەوەیەکە بێ پەرلەمان کۆ بێتەوە پاشەوەی کە پەرلەمان کۆبەوە هێزە سیاسیەکان بێن گفتوگۆ بکەن ئایا پێویستەکە پەرلەمان هەڵبۆشێندرێتەوە یا ئەبێ حکوومەت پێک بهێنرێت یا ئەبێ هەڵبژاردنێکی دیکە ئەنجام بدرێت چی پێویستە ئەبێ کۆبوونەوەی پەرلەمان دەست پێ بکاتەوە ئەبێ پەرلەمان دابنشێت ئەمە باشترین چارەسەرە ئەمە شەکە لایەنە سیاسەکان ڕێککەوتونە لەسەری کەوا ئەنجومەی نوێنەران دەستکاتەوە بە کۆبوونەوەکانی ئەمڕۆکە ئێستاکە بەڕاستی خواستەکەیە بۆ پێکەنانی حکوومەتێکی بەهێز کە نوێنەراتی هەموو لایەنەکان بکات پاشان ئەوە دێن گفتوگۆ دەکەن لەسەوەی کەوا بە چ شێوازێک هەڵبژاردن بکرێت ئایا کۆمیسیۆن دەگۆڕدرێت یاخود هەڵە یاساکە گۆڕانکاری بەسەردادێت بەڵام ئەبێت پەرلەمان کۆڵ بێتەوە ئەمەش هەنگاوێک یەکجا گرنگە و گۆڕانکاریە لە پرۆسەکەیە و هەروەها بە بڕوای من کەوا ئەم بارودۆخی کە ئێستا هەنگاو دەنێ بەرەو پێشەوە لە بەرژەوەندی گەلی عێراقدایە پەرلەمان کۆ بێتەوە لە بەرژەوەندی گەلی عێراقدایە و ئەرکە دەستورەکانی جێبەجێ بکات لە بەرژەوەندی گەلی عێراقدایە ئەوەی کە ئەمڕۆ ڕوودەدات و چەند ڕۆژانی داهاتوو هەواڵەکە ئەوەیە کەوا ئێستاکە دەستور جێبەجێ دەکرێت و هەنگاوێک دەچنە پێشەوە و حکوومەت دروست دەکرێت و بە بڕای من ئەم نامانە و ئەم پێشاتانی هەن گرینگن بەوەی کە بەرەو سەقامگیری زیاتر بڕۆین و باردۆخی سیاسی بگەڕێتەوە سەر ئاراستەی خۆی و کۆبوونەوەی پەرلەمان دەست پێ بکاتەوە و حکوومەت دروست بکرێت و پاش ئەوەی کە کۆبوونەوەی پەرلەمان کرا و کاتە گفتوگۆ دەکرێت لەسەوەی کە بە چه میکانیزمێک پرۆسی سیاسیەک لای بکرێتەوە لە داهاتوودا ئایا هەڵبژاردننی پێشوەخت بکرێت یاخود نە. بەڕێز محەممەد حەسەن ساعدی چاودێری سیاسی زۆر سپاس لە بەغداوە لەگەڵمان بووی.